زانیاری زیاتر دەخاتە ڕوو وریا گربوونەوەکە کێڕێکی خستووە و چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ مەریوان من ئێستا لە ناو بازاڕی ناحیە خورماڵم کە ژمارەیەک لە لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی ناحیەکە گربوونەوەیان سازداوە بۆ دژایەتیکردنی حکوومەتی تورکیا لە بەرامبەر دەستگیرکردنی هاوسەرۆکانی هەدەبە و پەرلەمانتارانەی کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن حکوومەتی تورکیاوە دەستگیرکراون ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بەشێک لە دیمەنی گربوونەوەکە پیشانی بینەراندا کە لە ئێستادا مامۆستایەکی ئاینی وتار دەخوێنێتەوە بە نوێنەرایەتی مامۆستایانی ئاینی ناحیە خورماڵ و ژمارە لایەنە سیاسیانەی کە بەشدارن لەم گرتبوونەوەدا کە پێشتر چەند جارێک کۆبوونەوەیان کرد لەسەر سازدانی گرتبوونەوە لە سنووری هەڵەبجە و ناحیە خورماڵدا کە ژمارەیان نزیکەی 8 لایەنی سیاسی دەبێت لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکان ئەگەر دەرفەت هەبێت بەشێک لە وتاری مامۆستایانی ئاینی ناحیە خورماڵ گوازینەوە لە سێدارەدان و کوشتن و زیندانیکردن و برسیکردن بەرامبەر بە میلەتێکی 40 ملیۆنی کە خوای پەروەردگار ماف و سربەخۆیی تەواوی پێبەخشیوین هیچ کەسێکیش بۆی نییە لێمانی زەوت بکات. ئێمە وەک زانایانی کوردستان پشتگیری لەم ناڕەزایەتیانە دەکەین کە لە کۆنفرانسەکانی زانایانی هەر چوار پارچەی کوردستان لە سنە و لە ئامەد و لە هەولێر باس لە وەرگرتنەوەی حەقی نەتەوەیەک کراوە چونکە ئێمە کێشەی نەتەوەییمان هەیە و پێویستە ئەم حەقە زەوت کراوەمان وەربگرینەوە. سپاس بۆ گوێگرتنتان. مەریوان ئەوە بەشێک بوو لە وتاری مامۆستایانی ئاینی ناحیە خورماڵ کە پێشتریش لایەنە سیاسیەکان و ژمارەیەک لە ڕێکخراوەکان وتاری خۆیان لە نێوگرتبوونەوەکە داخوێندەوە کە لە ناوەڕۆکی وتارەکانیاندا ئیدانەکردنی ئەو کاری حکوومەتی تورکیا بوو کە لە بەرامبەر پەرلەمانتاران و هاوسەرۆکانی هەدەپە لە وڵاتی تورکیا کردبووی. ئەمە زانێرەکان بوو لەسەر ئەم گرتبوونەوەی. وریا حەمەکەریم پەیامدەرمان لە خورماڵە و لەگەڵمان بووی. زۆر سوپاس. دەستخۆش. بە هەزاران کەس لە ئەمریکا لە دژی